Thank you all. وزير دەرەوەی ئەمریکا هیلاری کلینتن دەبێژێت ئینترنێت شێت ڕێکێک بێت بە بەڵاوکردنا گوتارت نەحەزیە یانشی وەکو ماڵپەڕە ویکیلیکس کردی ببتەژێ دەر بە بەڵاوکردنا بەلگەنامت نەپەنیت ئەمریکا کو هەڵبنە دزین لە وەزیرە دەرەوەی ڕۆحن و خیا کرد کە ئەمریکا دەگەلبەبوونەیە و گوت ئازادی ئینترنێتە هەروەکو هەمی ئازادی دی ئەدبیتە ئەگەر ئالۆزیە لێ باش شێوەی بەرهەندت کەوت وزیر دەرەوەی ئەف تێبینیەدان لە دەمێک و پەیامت خونیشەدان لە ڕۆژهەڵاتە ناوەڕا سێنەکردن ئەبرێکە بزەفکاران تێنە ڕاگەهاندن یەک کو ماڵپەرن تویتر و فیسبوک بکارتینن وڵاتێک کو دەبەروان خونیشەدانان کەفتینەت بزەفکردیە یان ماڵپەرە دایخن یان خزمەتن ئینترنێت ڕاوەستینن لێ کلینتن گوت وڵاتێک کو ڕێکە لێ بلوگەرە ماڵپەرن هەڤڕێک و تۆرە دەنگ و باسان گرن دێ زیانی گەهین نەخۆ ام دوی باوری داینه کسید که آسانگا تکنترک آزادی اینترنت دا بریکان سانسور کردن یان تخیب دار کردن کار اینان اینترنتی یان هیرشات کنه سر کسین کل سر اینترنت موافق خوب بودیا کردن هزرو بیرت خو و کمبون بکارتینن لی دو ماهی سر ناکون و دو ماهی آوان دوکو دو ماهی دیکتاتور کیبت که یان دی نچار بند که بهیلن دیوار پرفت یان بهای هندی بدن دا او دیوار نهرفت کلینتن گوت آزادی حزب بیرا و دستالات قانون دبنه اگر داهنانه ولاتن که آزادی اینترنت تو خیب دار دکن پاش روش آبوریا خو و بردکن وزیر دەرەوە ئەوەی هەیە 11 پتریا وەختی خۆ لەسەر دیپلۆماسیە دەربە مەزاختیە دا تێکەلیت ئەمریکا دەگەر وڵاتت دی چێکەتەوە کوزیان گەهشتێش بەربەڵاوکردنا بە هزاران بەرگەنامت وزارەتە دەرەوە ئەبرێکا ماڵپەڕە ویکیلیکس ئەو دەبێژێت تڤە هەفسەنگیەک هەبێت ناوبەرە پێتڤە نەپەنیە دە دیپلۆماسیەتێدا و شەفافیەتێ پێتڤە تەرازی هەردەم بۆ ئالەیە وەبوونە داکەوێت لێ وەرگەرانە تەرازی بەئەکجاری دەبەرژەوەندیە چ کەسێکی دانینە بلا ڕۆحن بم دگەلوە من گوت بۆ یارە ویکیلیکس بدزینێکی دەست پێ کرد هەر وەکو کاغەز چەندتەکە هاتبنە دزین دراستیەدا مەرەخنە لە ویکیلیکس نەگرت بوو کە ئینترنێت بکار ئینا بوو ویکیلیکس نەشێت پێگرتنامە بە ئازادی ئینترنێتێ بێخیتە بەرپرسیارێ کلینتن گوت ڕێوەبەریە سەرۆک ئۆباما پشتەوانیە شارازای تەکنیکی و بزافکارە دەکات یان کو بزاوێ دەکەن ڕێکە جدا ببینن داخۆژێت و خیبدارکردنا ئینترنێتش ئالی حکوومەتەوە دەرباز بکەن لێ گوت ڕێکە کاپتنە نینە بۆ بدمەوە ئینانە سانسۆرکردنا ئینترنێتێ ئەم پشتەوانیە گەلێک ڕێکا دەکەین کە هەکە حکوومەتن زۆردار ڕێکە گرت ڕێکێ دی دەبەردەست بن و ئەم پشتەوانیە تەکنۆلۆژیا پێشکەوتی دەکەین ئێژبەر کۆ حکوومەتی زۆردار بەردەوام ڕێکەتنی دبینن بۆ تاپەسەرکردنا گەلێخۆ و ئەم درەشتین کو دەداهێنانێدا لە پێشیەوان بین وزیر دەرەوە دەبێژێت وەزارەت دەرەوە پێگرتن هەیە کە دانستاندنا ڕاستەوخۆ بڕێکا ئینترنێتە دەگەل خەلکی لە سەرانسەری جیهانی هەبێت ئەو پەیام لەسەر ماڵپەرە تویتر کە وەزارەتە دەرەوە هەفتی ئابووری بە زمانی عەرەبی فارسی دەست پێ کرد لە دەمێکی نزیک دە بە زمانی چینی رووسی و هندیشی دەست پێ کرد ئەف راپۆرتش پشکا کوردیە دەنگی ئەمریکا هاتە بەڵافکردن